سڵا بەڕێزانە کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. یەکێک لەو بابەتانی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە چڕی گفتوگۆی لە بارەوەکرا کاری ڕخسنەوەی تاکسی بوو لە هەرێمی کوردستان بە شێوەیە کە جۆرێک لە جیاکاری و تایبەتمەندی لە نێوان فەرمانبەرانی دەوڵەت و هاوڵاتیانی ئاساییدا بکرێت. ئەمەش بێگومان پێدراو بوو بە کۆمەڵێک مەرج و ڕێنمای یاسایی کە دەبێت ئەو فەرمانبەری کە دەتوانێت کاری تەکسی بکات لە پلە حەوت تا پلە داواتە ئەوانەی لە پلێک تا پلە حەوت بە پێی ئەو ڕێنمایی کە لە وەزارەتی گواستنەوە و کۆنووسی یاوبەشی وەزارەتی ناوخۆ دەرکرا ئەوانەی کە پلەکەمەکان واتە موچیان کەمە دەتوانن کاری شۆفێریکەن بە مەرجی ڕەزامەندی وەرگرتنی شوێنی کارەکەی. بەڵام ئەوەی جێگەی پرسیار و کە من دەمەوێت وەڵامی وەرگرم لە میوانەکەم ئەوەیە کە لە دوای 2 ساڵ بۆ ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە. ئایا جێبەجێ نەکردنی بڕیارەکەمانەیە ئەوەیە کە فعلەن حکوومەتی هەرێم و وەزارەتی گواستنەوە لایەنە معنیەکان بەم بابەتە سارد و سڕن لە جێبەجێکردنی بڕیارەکە یاخۆ دەیانوێت بە شێواز و میکانیزمی نوێ بڕیارەکە لە سەروەخت و ماوەیەکی دیکە تا بخەنە بواری جێبەجێکردن. ئایا ئەم نێتێکی فعلیە یاخود نەخێر حکوومەت سوورە لەسەر ئەم بابەتە و تەنها جێبەجێکردنەکەی لەسەر کات وەستاوە دوایین ڕێنمایی و دوایین زانیاریەکان لەسەر ئەم بابەتە چییە؟ حتمما باشترکردنی کاری گواستنەوە لە شاری سلێمانی و ئەو پرۆژانی کە گواستنەوەی سلێمانی بۆم بابەتە هەیبوو لە ماوەی ڕابردوو بەکوێ گەشتووە دەکەماتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک سەدیق محەممەد بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی وەردەگرم. کاک سەدیق سپاس بۆم دەرفەتەوە بەخێر بیت. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بینەری کەناڵەکەتان. کاک سەدیق من ئەمە دووەم جارمە لەسەر ئەم بابەتی ڕخسنەوەی کاری تەکسی بەرنامە لە گەڵبەڕێستا دەکەم. بڕیارەکە لە دوای 2 ساڵ تا ئێستا بۆ خۆی ماوەتەوە و هیچ دیار نییە کە ئاخۆ بڕیارەکە جێبەجێ دەکرێت یاخو نا. دوایین بڕیار دوایین ڕێنمای بۆم بابەتە چییە؟ بەڵێ سەرەتا من ئەمەوێ ئەوە ئەرزی جەنابتان کەم ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی 27,000 تەکسیمان هەیە کە شمولی لێدانی شتیت و ئارم و لۆگۆ ئەکەن. بەداخۆ لە ساڵانی ڕابردووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەیەکی زۆر ئێمە ئەم پرۆژەمان ڕاگیرە. ئەگەر بهاتە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە نەبووە بەدڵنیەوە پێ دەڵم ئێستا تەواوی پرۆژەکە کۆتایی هاتبوو و ئێساش ئیشی جددی لەسەر دەکرێت و خۆشببختانە لە 1-2 مانگی ڕابردووە دەتوانم بڵم گەرمگوڕێکی زۆر باش لە شاری سلێمانی بۆ لێدانی شریت و لەزگە هاتۆتە ئاراوە برایانی شۆفێر بە جددی هاتوونەتە سەرخەت. لە ڕاستیە ئەبۆیان پرۆژە لە مانگی 4 2020 کۆتایی پێبهاتایە، بەڵام بەداخەوە بەهۆی نەخۆشی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای کرد کە بۆ ماوەیەکی زۆر ئەم پرۆسەیە ڕابگیرێت و دوجار سەر لە نوێ دەستمان کردەوە بە لێدانی شریت و لۆگۆ لە تەکسیەکان. ئێمە لە شاری سلێمانیە 16,000 کەس فۆرمی مامەڵی لێدانی شریت و لەزگەی وەرگرتووە. ئێمە سەرەوەی کە تا ئێستا وەکو ژمارە و داتا چەند کەس هاتوو بەدەم ڕایگری مامەڵەکانی، بەڵام پێشەوە دەمەوێت بزانم 2021 ساڵی پار ئاخر مەوعید و بۆی کە بڕیاری جێبەجێکردنی کاری تاکسی لە تەواوی هەرێم بچێتە بواری جێبەجێکردن، بەڵام چەند جارێک ئەم بابەتە درێژکرایەوە. هۆکارەکەەوە بکە خەڵک و شۆفێران نهاتن بەدەم جێبەجێکردنی ڕێکارەکان یاخود حکوومەت دەوێت وەزارەتی گواستنە دەوێت بە ڕێکار و شێوازی نوێ ئەم بڕیارە گۆڕانکاری تێدا بکرێت. کامیانە؟ هەڵبەتە ئەوەی دووەمیانە، هەڵبەتە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە چاوی لە ئەوەیە کە هاوڵاتیان تووشی غەرامە نەبن، چکە بەڕاستی بارودۆخی دارایی برایانی شۆفێر بە تایبەتی و تەواوی کۆمەلگاش لە ئاستێکی ئەوە نایە باش نییە کە ئێمە لە ڕێگەی غەرامەوە بارگرانێکی دارایی تر بخێنە سەرشانیان. خاڵی یەکەم. خاڵی دووەم، ئێمە بەردەوام بڕیارەکان گۆڕانکاریان بەسەردادێ بە شێوازێک کە لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێت. بۆیە یەکێ لە کێشەکانمان ئێمە کە هەمان بوو بە تایبەتی ناوچەدا بڕێنراوەکان بوو. ئیشی ئەوە جددی لەسەر کراوە کە ئومێد دەکەم ئینشاءڵڵا لە 1-2 هەفتەی داهاتوو قەرارێکی گونجاو بۆ ئەو برایانەمان دەربکەین کە دانیشتووی ناوچە جێناکۆکانن. ئەمە یەکێک بوو لە گرفتەکانمان کە هەمان بوو. گرفتێکی ترمان هەبوو پەیوەندی بە مۆزەفین و کارمەندانی حکوومەتەوە بوو کە بڕیار بوو هەتا پلە حەوت بێ، یا مەسەڵەن برایانی پێشمەرگە کە بەشێکی زۆریان
خاوەنی تەکسین، ینی دوای ئەوەی کە 15 ڕۆژ دەوامەکەن دەگەڕێنەوە کاری شۆفێری تەکسی ئەەکەن. ئەمانە موچەکانیان لە ڕاستیە بەشی هەرە زۆریە موچیان زۆر کەمە، یعنی بەشی بژێی مانگانەی خێزانەکە و خانەوادەکان ناکە. بۆیە وەزارەتی گواستنەوە گەیاندن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئێستا سەرقاڵی ئەوەن کەوا پێداچوونەوەیەک بە ئەو بڕیارەتانە بکەن کە دەگرم کاکسدی پێداچوونەوەکە چۆن دەبێت ئەوەیەک بۆ نمونە پلە وەزیفەکە کەم دەکرێتەوە بۆی کە زۆرترین هاوڵاتی و موچەخۆر سودمەند بێتەوەی کە لە پاڵ ئیشی یەکەمە ئیشی دوو میشکاکە کاری تەکسیە بەدڵنیاییەوە بۆ ئاراستەی ئیژەکرەوە. من ئێستا هیچ سێک لەسەر بڕیارەکە ناکەم، چونکە هەتا ئەو کاتی کە پڕیارەکە پسند دەکرێت و دوزار ئەخرێتە بواری جێبەجێکردنەوە، ئەو کاتە ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە تەواوی برایانی شۆفێر ئاگدارەکەینەوە لە دوایین بڕیار. بۆیە من نامەوێت لە ئێستاە دەکەن بکەوێتە کەی وا دەکەی. واللهی ئومێ دەکەم کە ئینشاءڵڵا لە دوو هەفتەی داهاتووە بڕیاری کۆتایی لەسەرەوە بابەتانە بدرێ و دوجار قەرارێک دەربکرێت کە لە بەرژەوەندی خەڵکا بێت، چونکە بە هەبوو حکومی کە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ برایانی شۆفێرە بەریەکەوتنمان هەیە و سەردانمان دەکەن. ئێمە معانات و کێشە و گرفتی ئەم برا بەڕێزانەمان گەیاندۆتە سەروی خۆمان و ئەوانیش بە دراسەیەکی ورد و پێداچوونەوە بە بڕیارەکان گەشتونەتە دەرەنجامێک کە من نامەوێت ئێستا لانی کەم وەکو ئاماژەی سەرەتایی لەگەڵ وەزارەتی ناوخۆ بەم بڕیارە ڕازین، یعنی بۆ نمونە دانەوێت فعلەن ئەم هەموارەکەن خۆی لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئەوێ ینی قەراراتێک دەرکا کە لە بەرژەوەندی خەڵکاوێ، ینی ئەمە قسەی لەسەر نییە. بەڵام من نامەوێت بچمە وردەکاری و بچمە هیچ بابەتێکی لەسەر ئەم مەسلەی هەتا ئەو کاتێک کە دوجا بڕیاری کۆتایی لێدرێ، ئەو کاتێک کە بەدڵنیاییەوە ینی بەدڵنیاییەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان خەمخۆری هاوڵاتیانە پێی خۆشە باشترین بارودۆخ بۆ هاوڵاتیەکانی دەستەبەرکە. بۆیە هەمیشە ئەو بڕیاراتانەی کە لە ڕابردووە درێت و دوجار گۆڕانکاری تیاکرێت بۆ بەرژەوەندی خەڵکە. بەس کاوسە شتێک جێگەی پرسیارە بۆ من ئەم بڕیارە خۆ جێبەجێ نەکراوە تاکو گۆڕانکاری تێدا بکرێت. ئەمە جێبەجێ کراوە چۆن ئێستا فعلی ینی بۆ نمە تا ئێستاش ئەوانەی کە لە کارمەندی هێزەکانی ناوخۆن بە بێ گرفت کاری تاکسیەکان کە ئیشی دووەمیانە. نا من بۆ پێی کە من بەڕێوەبەری گواستنەوەم لە نزیکەوە ئاگام لێ کە ژمارەیەکی زۆر لە کارمەندانی وەزارەتی ناوخۆ لە برایانی ئاسایش هەروەها لە برایانی پێشمەرگە ئۆتۆمبیلی تەکسیەکانیان فرۆشتووە. بۆ زانیاری جەنابەت نرخی تەکسی لە پێشەنگەکانی فرۆشتنی ئۆتۆمبیل زیاتر لە 2 تا 3,000 دۆلار لە بەهای تەکسی دابەزیوە. هۆکارەکەشی ئەوەیەکەوە ڕێژەی ئەو کەسانەی کەوا تەکسی ئەفرۆشن زۆر زیاترە لەوانی کە ئەیکڕن چونکە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە مەسلەی جێبەجێکردنی لێدانی شریتوی لەزگە و لۆگۆ ئەمە شتێکە کۆتایی پێهاتووە و ئامانجیش لەم پرۆژەیە ئەوە نییەکەوە ئێمە خەڵکانێک نامبڕاوکەین، بەڵکو ئێمە دەمانوێت سەر لە نوێجارێکی تر ئەم سێکتەرە ڕێخینەوە چۆن بە شێوازێکە یەکەم تەکسیەکانی ناوشار سەرجەمیان ئەوەلیاتێکیان هەبێت لە وەزارەتی گواستنەوە گەیاندن و کارتی کارکردنیان بۆ دەربکرێ و ڕێگریشیان لێ بکرێتکەوا نەفەر بگوازنەوە بۆ دەرەوەی سنتەری شار و بە پێچەوانەشەوە ئەو برا شۆفێرانەشی کەوا لە خەتەکانە کار دەکەن هاوڵاتیان لە شار و شارۆچەکانەوە هێنە سنتەری شاری سلێمانی ڕێگریان لێ بکەین کە تا ئەو کاتی سەرایان دێتەوە بێن لە ناو شارە کاری شۆفێری تەکسی گەڕۆکەن. ئەمە یەکێکە لە ئامانجەکە. ئامانجەکەی ترمانەوەیە کە هەلی کار بۆ ئەو کەسانە دەستەبەر بکەین کە تەنها بژێوی ژیانیان لەسەر کاری تەکسیە، نەک کەسێک کە موچەکەی بۆ نمونە 1.5 ملیۆن بێت هەڵسێت لە هەمان کاتە کاری شۆفێری تەکسیشکە. لە کاتێکە کە ڕێگە پێدراوە ئەو کەسێک کە 1.5 ملیۆنی هەر کارێکی ترکە، بەڵام ئەم کارە ئێمە سەرباری ئەوەی کە بۆ هۆیەوە قەرەباڵوو لۆدێکی زۆری لەسەر شەقامەکانە دروست بووە. کاتێککە ئەو کەسانێک کە موچەکانیان لەو ئاسە بەرزایە ڕێگریان لێ دەکرێت
هەم بۆ ئەوەیە کە هەلی کار بۆ خەڵکی تر دەستەبەرکەین و لە هەمان کاتیشە بەڕاستی ئەو قەرەباڵغ دەست زۆری لەسەر شەقامەکانە بتوانین تۆزەکەمی قسەکانی دەکەم بە پرسیارێک بۆ نمونە یەکێک لە مەهامەکانی ئەم بڕیارەکە حکوومەت و وەزارەتی گواستنەوە کە معنی بوو بۆم بابەتە کەمکردنەوەی لۆد و فشار بوو لەسەر جادە و شەقامەکانی ئێمە کەواتە هەمواری بڕیارەکە کە وەکوی ئێستا سەرقاڵە وەزارەتی گواستنەوەکو خۆت ئاماژەی پێ دەکەی ئەمە دەکاتە ئەوەی کە بۆ نمونە ئەو لۆد و شەق ئەو لۆدەی کە لەسەر شەقامەکانی ئێمە کەمی بکاتەوە یاخود ئەمە کاریگەری لەسەر ئەوە دەبێت کە ڕێژەی تەکسی کەم کاتەوە ئەگەر وابێ بەدڵنیاییەوە ڕێژەی تەکسی ئۆتۆماتیکیان کەمێتەوە چونکە کۆمەڵێک بەڕێز شمولی ئەوە ناکەن کە کاری تەکسی بکەن ئەوە بەدڵنیاییەوە ژمارە تەکسی کەمێت بەڵام لە ڕاستیە قەرەباڵغی سەر شەقامەکان زیاتر پەیوەندی بە فراوانکردنی شەقامەکانەوە تەواوکردنی ئەو شەقامانەیە وەکو سەڵمەتی بەنسبە شاری سلێمانی و دروستکردنی کۆمەڵێک ئەندەرپاس و پێویستی بە کاراکردنەوەی کەرتی گواستنەوەی گشتیە وەکو پاس کە بەڕاستی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەزدی لەسەر ئەم بابەتە بێتە خەت بۆ من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کەوا ئێمە لە شاری سلێمانیە 1601 پاسمان هەیە کە لە 25 خەتی ناوشارە کار دەکەن لەو ڕێژەیە 482 پاسیان مۆدێلیان لە خوارد 2000 زۆربیان مۆدێلی 1970 کە ئەمە بەڕاستی هەم گرفتێکی زۆری بۆ ژینگە دروست کردووە ئەم گرفتی بۆ سەرنشینەکان دروست کردووە هەم گرفتی بۆ خاوەن پاسەکانیش دروست کردووە ماوەیە پرۆژێکانە بوو بۆم بابەتە کاک سدیقەوە بەکوێ گەشت بۆ نمونە خۆ ئەمە لایانی کەم ئەگەر چاکردنەوەی دۆخی هاتوچەی ناوشار بە پلەیەک ڕەنگە ئیشی گواستنەوەکان بێ بۆی کە ئەوان معنی مە بابەتە ئێوە هیچ پرۆژێکی هاوبەشتان هەبوو یان پرۆژێکی دیاریکراوتان هەیە بۆ حکوومەت بۆ وەزارەتی گواستنەوە کە پەیوەندیدارە بەم بابەتە کە دەبێ ڕێژەی کوالەتی پاسەکان بەم ئاستە بێەوە بەم ژمارەیە بێت ئێمە لە ڕابردووە تا ساڵی 2012 حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی هەبوو پێشینەیەکی باشی بە شۆفێران ئەدا لە بەرامبەریا پاسەکانی لێ وەردەگرتنەوە ڕقەمێکیشی بێ بەرامبەر پێدان ئەمە وای کرد کە ژمارەیەکی زۆر لە برایانی شۆفێر پاسە مۆدل کۆنەکانیان بمرێنن و پاسی تازە بکردن بیان نەخەتەکانەوە کارپێن بەڵام بەداخۆ لە بەهۆی قەیرانی دارایی کە ڕوو لە هەرێمی کوردستان کرد پاشان بەهۆی شەڕی داعشەوە دوجاریش بەهۆی کۆرۆناوە ئەم پرۆژەیە ڕاگیراوە لە ئێستاە کە ئومێد دەکەم بە باشبوونی باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر کاری جددی بکرێت لەسەر ئەو پرۆژەیە بۆ ئەوەی هانی برایانی شۆفێرنەوە من لێرە شۆ پێشنیارەکەم کە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بێتە سەرخەت و ئەو پاسە مۆدێل کۆنانەی کەوا شیاو نیم بۆ سەرنشین شیاو نیم بۆ ژینگە شیاو نیم بۆ ڕێگاوبان ئەم پاسانە لە برایانی شۆفێر وەربگرێتەوە لە بەرامبەریا پاسی مۆدێل بەرزی مواسەفات بێنێت دابەشیکە بەسەر هاوڵاتیانە و لە مقابلیشە بە قستی درێژخایەنی ڕەمزی پارەکە دوجار لە شۆفێرا وەرگێڕێتەوە ئەهلی بەدەر لە حکوومەت دەتوانێت ئەم کارە بکات بۆ نمونە خۆ هەموو بۆی بارگرانەکەی لەسەر شانی حکوومەت نەبێ و لە تەواوی دنیا کۆمپانیەکان ئەوانی کەتی تایبەت بەشێکی گرنگن لە چاکردنی سیستمی ژیانی هەوڵاتیان جا هەر جۆر و شێوازێک بێت بۆ ئەمە بۆچی بیر لەوە ناکەنەوە کە کۆمپانیایەکی تایبەت بەشداری لەم پرۆسەیەدا بکات سدیق لە ڕاستیە ئەو کۆمپانیانەی کەوا لەو بوارەیە کار دەکەن پێویستیان بە زەمانە بەداخەوەڵم ئێمە لە هەرێمی کوردستانە هەر ڕۆژەی بابەتێک یەخەمانەگرێت ڕۆژێک شەڕی داعشە خۆ دەزانی سەرمایهدار لە وڵاتێکە سەرمایە گوزاری ناکات کە مەترسی هەبێ بۆ سەر سەرمایەکەی ئەمە یەک سیستەمی بانکی دووەم تۆ هەتا ئێستا ئەگەر 200 ملیارەکەی بەغدانێ ناتوانێ موچەبەی ئەمە گرفتە یعنی بەڕاستی تۆ لە ڕووی اقتصادەوە ژینگەیەکی وەها لەبارت بۆ و بەرهێنە بیانیەکان دەستەبەر نەکردووەکەوە بیان لەو بوارەیە کارکەن ئەمە خاڵێکی تر لە تەواوی دنیاە حکوومەت ئەبێت دەعمێکی زۆر گەورەی کێرتی گواستنەوەی گشتیکە من لە یەک دوو مانگی ڕابردووە دۆستێکم لە ئەوروپا هاتەوە سەردانی کردین باسی ئەڵمانیایە کرد ئەیگوت ئەڵمانیا لە مانگێکە پارەیەکی زۆر ڕەمزی ئەدا بە گاز و سوتەمەنی یعنی سایقپاسێکی ئەڵمانی وەک ئەو باسیەکە شتێکی ئێژگار ڕەمزیە
کەیدا لە بەرامبەر ئەوەی یەک دانەمان گاز دەکاتە ئۆتۆمبیلەکەیەوە بەڵام تۆ لێرە گاز سیرەکەی ئەمڕۆ بە 400 بەیانی بە 500 دوای ئەڕواتە 1000 دینار حکومت ناتوانێت بەڕاستی سعری سوتەمەنی لە ئاسیەکە بهێڵێتەوە بۆ ئەوەی کە سایقپاز ئەو داهاتە مەحدودەی کە دەستیەکێ بتوانێت پاشەکەوتێکی لێ بکە بتوانێت ئۆتۆمبیلەکەی بگەڕێ بە باشتر بەنسبەتی کۆمپانیەکانی شۆ ئێمە چەندین جە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە پێمان وتون هەر کەسێک ئەیوێت لەو بوارەیە کار بکات پرۆژە و پرۆپۆزلی خۆی پێشکەشکە ئێمە بە جددی کاری لەسەرەکەین و پشتیوانیشی لەکەین لە ڕابردووە ئێمە بابەتی هێنانی پاسی نوێ لە ڕاستیە هەتا ئەم دقیقەیە هیچ شتێکی ئەوتۆمان نییە لە ناو شاری سلێمانیە کە کۆمپانیایە کەسێ پاسنی نوێ بێنە بۆ شاری سلێمانی بەڵێ ئێمە لە پێشترا دوو کۆمپانیا هاتن پرۆژیان پێشکەش کرد هەتا بە ناوی شەوانە پاسی سلێمانی هەروەها کۆمپانیای تریشە بنەوەرە بەڵام بەهۆی شەڕی داعش و قەیرانی کۆرۆناوە و نەخۆشی کۆرۆنا وای کرد کە ئەم کۆمپانیانەش پاشەکشە بکەن نەتوانن وەکو پێویست لە کات و ساتی خۆیان بە کارەکانی خۆیان بەدەر لەمەیەوە هیچ ڕێکارێکی ئیداری و یاسایی دەگرنە بەر ئەوەی کە بۆ منە شۆفێرێک چەند ساڵە لە خەتێکدا ئیش دەکات لە ناو سلێمانیدا و پاسەکەی ڕەنگە بەکەڵکیەوەی پێوە نەبابێت کە هاتوچەی هاوڵاتیانی پێ بکات یعنی بۆ نمونە خۆ هاوڵاتی شۆفێریش بۆ خۆی دەبێت بەشێک بێت لە پرۆسەکە لەسەر ئاستی تاک و کەم تا زۆر ئەمەتان کردووە لە ڕاستیە ئێمە بۆ تازەکردنەوەی کارتی کارکردنی هەر پاسێک پێویستە سێ ئەوەلیان لەگەڵ خۆیان بێنە سێ بابەت بێنە یەکەمیان ئەبێت سەنەوی ساڵیانەی ئۆتۆمبیلەکەی تازە بێت و بەسەر نەچوو بێت مۆڵەتی شۆفێریەکەی بەسەر نەچوو بێت سێمیشت فەحسی ساڵانەی کە بۆ ئۆتۆمبیلەکەی ئەکرێت کە کاتێک کە فەحسەکەی هاتووتی ئەم پاسە شیاو بۆ کارکردن من بەڕاستی ناتوانم ڕێگری لێ بکەم ئەم مەسلەی مۆدیل و ئەوانە پەیوەندی بە مرورەوە هەیە بەڵام بەڕاستی ئەوەی خاڵی کە زۆر ئەساسیە ئێمە ئەبێ هەڵوێستی لەسەرکەین یعنی سایق پاسێک بۆ نمونە لە خەتێکی وەکو مەجید بەگا یا لە خەتێکی ئاشتی بەرانانە ڕۆژانە 15,000 دیناری دەست دەکەوێت باشە ئەویش هەموو ڕۆژێکی ئیش ناکە با بڵێن لە هەفتەیەکە 3 ڕۆژ دەکە لە هەفتەیەکە 5,000 دەست دەکەوێت تۆ ناکرێت باشە چەنی با بەگاز چەنددا بە ساحانە چەنی بۆ سارەکەی سرف بکە هیچ پاشەکەوتێکی بۆ ناوێت بۆیە بێ ئێمە بەڕاستی ئاوڕێکی جدی لە برایانی شۆفێر بینەوە یعنی حتا بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرەها شێواز هاوکاری برایانی شۆفێر بێ ئەنجا ئێمە بۆی کە خاڵێکی زۆر جەوهەری هەیە کە ئەمە لێرە ئاماژەی پێ بم ئێمە چۆن وا بکەین کە گواستنەوەی گشتی تەفعیلکەین یەکەم منشت ئەوە بکەوتمانم پاسە مۆدلکۆنانە نەهێڵدرێ دووەم سیستەمی دەرچوون بکرێ بە سیستەمی کات لە نەفەرەوە بکرێ بە کات ئەو پاسە 5 دقە نەفەری بوو نەفەری نەبوو دەرچێت پێماوەی پرۆژەی ستی پاسە بوو کە زیاتر تایبەت بووم بابەتە ئەو بۆ جێبەجێ نەکرا کاک سدیق ئەوەش هۆی قەیرانی داراییەوە بابێنەوە سەر بابەتە ئەساسەکە کە بابەتی کارکردنی تاکسیە ئەم بڕیارە هیچ وادەیەک و سەربەختێکی دیاریکراو هەیە کە فعلەن بۆ من لە سبەینە یاخود لە داهاتوێکی نزیکدا ڕێکاری ئیداری و یاساییەکان دەست پێ دەکات بۆ ئەوەی کە تەنها ئەو کەسانە شۆفێری و کاری تەکسی بکەن کە مەرجەکان دایانگێتەوە لە ڕاستیە ئێمە لە ئێستا سەرقاڵی تەواوکردنی پرۆسەکەین و لەمە دوا ئەو شۆفێرانی کە سەردانمان نەکەن ئەگەر پێت و بە زووترین کارمامەڵەکانیان تاو نەکەن ئێمە ئێستا لە ڕاستیە ناشارمەوە چاڕوانی وەزارەتی دارایین کە موافقەت لەسەر غەرامات بکە کە موافقەتیان لەسەر غەرامەتەکان کە ئێستا دەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڕێوە بەراتی پۆلیسی هاتوچۆی سلێمانیش هەولێر دۆک ئەوانە جێبەجێ دەکەن غەرامەتەکە بەڵام ئێستا حالیان لێپرسینەوە هەیە و هەر کەسێکشی تو لەزگەی لێ نەدابێت ساڵیانەکەی یا مۆڵەتی شۆفێرەکەی لێ ئەسێنرێت و پێ نادێتەوە هەتا ئەو کاتێکەوە بەڵام هەموو بڕیارەکە نییە لە ڕاستیە ئێمە مەبەستمانە بە شێوازێک ئەم بڕیارە هەمووی بەتەواوەتی جێبەجێ بکەین کە هیچ بارگرانێکی دارایی لەسەر برایانی شۆفێر دروست نەکە ئەگی نایەمە وەکو حکوومەت ئەگە قەرار بێ هەر کەسێک
لە ئێستا لەزگەی لێ نایە 500,000 غەرامە بکە ئێمە حکوومەتین دەتوانین جێبەجێ بکەین بەڵام ئێمەش بەڕاستی کوڕی ئەو میلەتەی نەزانین خەڵک لە چ گوزەرانێکە ینی کابراایەک شۆفێرێکی تەکسی لەوانەیە 20,000 لە گیرفانیان نەبێ هەستم 500,000 بابەتێکی ئیداری و یاساییە بۆ نمونە خۆمە بە چاوپۆشیکردن ئەم بابەتانی ناچێتە سەر ئەزانین چۆنە هەر کاتێک کە میلەت تێر بوو هەر کاتێک کە میلەت تێر بوو بۆ نمونە یعنی وەکو بەڕێوەری گواستنەوە لە تەواوی شارەکانی ئەو دەتوانن سەرنجی تێبینی خۆتان لەسەر کۆی پرۆژە بڕیارەکە بن کە دەبێت ئەم بڕیارە بەم شێوەیە لە سود و قازانجی شۆفێرە یعنی ئەمە باشتر نییە لەوەی کە بۆ نمونە بڕیارەکە بە شێوەیەکی مەتاتی ئەوە عنی خۆی زەینی ئەو بڕیارە هیچ شریت و لۆگۆ لێدانەکەی کە لە کۆتایی 2019 واژووی لەسەر کاگرێ بەستەکەی واژووی لەگەڵ لەسەکرا بە دڵنیایەوە پێدەڵم لە 6 مانگی یەکەمە ئەگەر لە 100% جێبەجیانەوە لە سانەوەتی جێبەجێ ئەبوو بەڵام مشکلەکەمان ئێمە ئەم قەیرانی نەخۆشی کۆرۆنا بوو ینی کە بەڕاستی فترەیەکی زۆر وای کرد تەواوی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم لە کار کەوت بە هیچ جۆرێک پاشەکشەی نەکردو چکە ئەم بڕیارە بە تەواوەتی ئەتوانم بڵێم لە بەرژەوەندی شۆفێرانە ئەگەر پارێزگای سلێمانی وەکو نمونە وەربگرین لە دوای تەواوبوونی هەموو ڕێکارەکان ئەو ڕێژە تەکسی کە دیاری کراوە بۆ ئەوی کە لە ئەم پارێزگایەدا ئیشی ڕۆژانی خۆی بکات چەندێکە لە ڕاستیە هەتا پرۆژەکە تەواو نەبێ ئێمە نازانین چەند کەس ئێمە ئەڵێن 27,000 تەکسی لە سنووری پارێزگای سلێمانیە هەیە لەم 27 هەتا تەواوی پرۆسەکە تەواو نەبێ نازانین چەند کەس مۆزەفە چەند کەس پێشمەرگەیە چەند کەس لە سلکی ئاسایش و وەزارەتی ناوخۆیە یا چەند کەس موچەکانیان لە با بڵێن لە پلە حەوت بەرەو خوارەوە ئێمە گەخسە لەسەر پێویستکەین ئێمە لە هەرێمی کوردستانە 94,000 تەکسیمان هەیە بەڵام لە کاتێکە شارێکی وەکو سلێمانی کە لە سنتەرەکەیە 18,000 تەکسی ڕۆژانە کار دەکات ئێمە پێویستمان بە 4,000 تەکسی بتوانێت مامەڵەی هاوڵاتیان ڕای بکە کاروباری هاوڵاتیان لە بواری گواستنەوە ئەزانی چۆنە تۆ داتا وەردەگری یعنی تۆ سێرەکەی بڕۆ ستانداردە جیهانیەکان چۆن چۆنایەکیە بیا نەزەر بە تەقسیمی کە لەگەڵ شاری سلێمانیە بەڕاستی ئەو ڕێژە زۆرەی تەکسیە هەر ئەوەش بەڵگە بۆی کە ئەو ڕێژەیە زۆرە لە سلێمانیە لە ترافیک لایتێکە جاری وایە 10 تەکسی ئەبینی وەستاوە لەو 10 تەکسیە 2 تەکسی ئەگەر نەفەری پێ بێهشتەکەی کە نەفەری پێ نییە کەواتە خەڵک پێویستی بۆ 2 تەکسیە پێویستی بە 10 تەکسی نییە لەم شارەیە بەڵام لە ڕابردووە لە بۆ هەرێمی کوردستانە تەمەەن لە هەولێرە ڕێژەکە زۆر لە سلێمانی زیاترە 37,000 تەکسیە ینی بەڕاستی ئەوە زۆرە هەولێر لەوانەیە زۆر 15,000 پێویست بێ ئەوەکەیکی زیادەیە یعنی ئەمە لە ڕابردووە بەبێ بەرنامە ینی تەکسی هێنراوەتە هەرێمی کوردستان بۆیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە ڕێگات چارەیە کاتەوە بۆ چارەسەکردنی ئەو ڕێژە زۆرە چونکە ئەو ڕێژە زۆرە ئەفۆن سەرباری ئەوەی کەوە لۆت لەسەر شەقامەکان دروست دەکات بێ ئیشەیەکی زۆر بڵاو بۆ تۆ لە ناوسەتە ژینگە پیزەکە ئەمانە کۆمەڵێک دەرهاویشتی زۆر خراپە دەرەنجامی هاتنی تەکسی بۆ ناو هەرێمی کوردستان دەکرێت برایانی شۆفێرە و پارەی کەیدا بە تەکسی لە کەرتێکی کە ینی سەرمایە گوزاری پێکە ئێستا لە بەڕێبەرەتی گواستنەوەی سلێمانی چەند شۆفێری تاکسی مامەڵەی ئەنجامدانی شریت و لۆگۆی تاکسیان ئەنجامداوە لە کۆی 27,000 کەس تا ئێستا 16,000 کەس فۆرمیان وەرگرتووە 16,000 کەس فۆرمیان وەرگرتووە نزیکەی 9,000 شریت و لۆگۆیان لێداوە ئەوەی کە شریت و لۆگۆی بۆ کرابیانی مەشهولە بۆی کە کاری تەکسی بکات بەڵێ ئەوە هەموو قۆناغەکانی خۆی بڕیوە ئەگەر بۆ نمونە لەو 4,000 کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی وەکو پێویستی ناو شار ئەگەر ڕێژەکە لەمە زیاتر بوویەوە چۆن مامەڵەی لەگەڵ وەڵای ئێمە دوعاکەین تەکسی کە زیان نەکرێ یانەوەی کە هەیە قەی ناکار چۆنە بێ خاوەن تەکسی قەناعەتی بۆیە ڕۆژی 15,000 دەستکە بەس گرفتەکە لەوەی حکوومەتی هەرێم ئەگەر بۆ لەم ڕێژەیە بێ تا چەند واردە یان تا چەند گونجاو سیستمی شەفتات پێڕۆ بکرێت وڵای من لەگەڵ ئەزانین چۆنە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە ئەو کەسانی کە ئۆتۆمبیلەکانیان تەکسیە
بۆیان گۆرە بە سارەی خصوصی یان بیکاتە بۆ ئۆتۆمبیلی تایبەت ئەوە ژوا دەکا ژمارەیەکی زۆر لە تەکسی جارێشکە بگەڕێنەوە سەر ئۆتۆمبیلی تایبەتی بۆش ڕێژەکەیان کەمە بێتەوە. هەڵبەتەیانی شەم بۆ قەرەبووکردنەوەی ئەوانەی کە لە ئەنجامیان بڕیارە زارەرمەند دەبن پێم وابێ برارێکی وابوو لە کاتی خۆی بۆی ئۆتۆمبیلەکان بکرێ بە تایبەت کەمکردنەوەی دانی کەم لە ڕووی داراییەوە کە بۆنەوە شۆفێری تاکسیەک نرخەکەی بەڵێ ئەوە بوو ئەو پرۆژەیە بوو کە ئەرزم کردن تا 2012 لە بواری جێبەجێکردنەوە بۆ پاس و تەکسی کە ئەوەندەی من لە یادم بێ بۆ تەکسی نزیکەی $3000 پێ ئەدرا بۆ پاس $4500 تیشویان بۆ کەدیە پێ ئەدرا ئۆتۆمبیلەکانیان پان نەکرایەوە و ڕقەمێکیشیان پێ ئەدرا. ئێمە بەڕاستی شتێکی زۆر مهمە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیشی لەسەر نەکردووە بە تایبەتی بەڕێوەبەتی هاتووچوە ئەویژەوەیە کە ئەبێ بەڕاستی تەمەم بۆ تەکسی دیاری بکرێ بۆ پاس دیاری بکرێ یعنی طبعا یەک تەکسی مقابل بە دەتوانم 20 ئۆتۆمبیلی تایبەت زیاتر ئیژەکە چکە تەکسیێک لە بەیانیەوە هەتا ئێوارە ئەسوڕێتەوە باشە ئەگەر بێت و تەکسی بۆ نمونە ئێستا 2022 باشە ئاخر ساڵ بۆی کە 2010 ئیشکە ئەم ساڵ ئاخر ساڵ بێ کابرا ئۆتۆمبیلەکەی 2010 بکاتەوە بۆ ئۆتۆمبیلی تایبەت چونکە ئەم ئۆتۆمبیلە بەڕاستی ئەگە لە 2002 حساب بکەیتە ئێستا 12 ساڵ ئەم تەکسیە لە بەیانیەوە هەتا ئێوارە لەسەر شەقام بێ ئەم تەکسیە لێبووەتەوە بە کەڵک نەماوە و دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە تەمەن دیاریکە بۆ تەکسی و کاتێک کە بەڕێزێک ئۆتۆمبیلەکەی تەمەنی تەواوە بێ بتوانێت تەکسیکی تازە بێنێ بەڵام ئەبێ ئەو تەکسیە کۆنە لە ناو بەرێت بۆی بەردەوام ئێمە تەکسی تازە بێتە وڵاتەوە کۆنەکانیش لە ناوچن نەوەکو ئێستا ئێمە تەکسیمان هەیە مۆدلی 86 86 تا ئێستا 36 ساڵەکە بەڕاستی ئەمە کارە ساتە لە تەواوی جیهانیش ئەو سیستەمە پێڕەو دەکرێت مەگەر وڵاتی ئەگەر سێکتەری گواستنەوە بە نمونە وەربگرین یعنی بەردەوام لە چاو سێکتەرەکانی دیکە لە پەرایوەزایە یعنی ئەوەیە بۆ نمونە عەقڵی بەشەری و مرۆیی و توانە و لێهاتووی ئەمە لەم بوارەدا کەمە درکمان بۆ ناشکی کە دە گۆڕانکاری فعلی بە پێ و گۆڕانکاریانی کە لە ناوچەکە و لە جیهانە ڕوودەدا ئێمەش پێ بەپێی ئەمە هەنگاو بنین یا بابەتەکە بابەتی پەراوێز خستنە کامیانە ئەزانی چۆنە ئێمە لە هەرێمی کوردستانە حکوومەتیش و تەواوی دامەزراوەکانیشی زۆر جارەکەونە ژێر کاریگەری گۆڕانکاریەکان کە بەسەر منتیقەکە و جیهانا دێ بۆ نمونە کاتێک کە پەتای کۆڕۆنا ڕوو لە جیهان دەکات هەرێمی کوردستان باجەکەی قورستر دەدا وەک لە دەوڵەتێکی تر کاتێک کە شەڕی داعش دەبێت هەرێمی کوردستان باجەکەی قورستر دەدا ئەمەش ڕنگدانەوەی هەیە بۆ سەر تەواوی سێکتەرەکانی کۆمەڵگە ئەجا ئێمە وەکو کەرتی گواستنەوە بەڕاستی لەبەرەوەی کە ئێستا زوربەی هاوڵاتیان خاوەنی ئۆتۆمبیلی خۆیانن کارە ساتەکە لێ ئێرەدایە یعنی کابرا مەسەڵەن خێزانی وایە چوار سەرخێزانە هەر چواریان فەرمانبەرن هەر چواریان ئۆتۆمبیلیان پێیە ئاسی وشیاری تاگ نەگەیشتە ئەو ئاسەی کەبڵە کاکە من ئەو ئۆتۆمبیلەکەم یەک کەسمان بالێ خوڕین ببینە دەرەوە بۆی هەم لە ڕووی اقتصادی هەم لە ڕژینگەوە هەم لە ڕووی قەڵباشەوە نەهێڕین خۆ هەندێک جار حەقیش بە ئەوانە دەم لەبەرەوەی کە ئێمە سێکتەری گواستنەوەی گشتیمان لە ئاسێکی لاوازە بەس چۆن ئەم گواستنەوەی بەرەو پێشەبەی پێویستە ئەفۆن حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی سیتی پاس کارا بکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پاسە کۆنانە لە ناو بەرێت و پاسی تازە بێنێ ئەوانش دەگەڕێتەوە دوجار گەڕێتەوە سەر ئەوەی کە ئایا حکوومەت پارەی لەبەر دەستایە هەڵسێ پاسی تازە بۆ هەرێمی کوردستان بێنێ و ئەم کۆنانە لە ناو بەرێ بەس کاکسەدی یعنی بۆ نم بابەتەکە پەیوەندیشی بەوە نیە ئەوەی کە بۆ نمونە ئێمە ینی بیرۆکە و پرۆژێ باشمانەیە و تەنها لە چوارچێوەی قسە و چۆنڵی بابەتی شەفەیە یەڵاومانێتەوە بابەتی چاکردنەوەی سیستمی هاتوچۆ لە تەواوی دنیا بەپێی کۆمەڵێک ڕێنمایی و یاسا و تەنانە غەرامەش ڕێکخراوە یعنی دەتوانێت ئەم لاسەنگیەی کە لاتوچۆ و شەقامەکانی ئێمە و کاری تاکسی و چوزانم ئەوی کە لە گواستنەوەی گشتیدا پێی دەوترێت ڕێک بکاتەوە زانی چۆنە قوربانجیان
دوجار هەموو بابەتەکان ئەگەر ئێمە هەبڵێن پرۆژە و قسە و گفتوگوێ نەخێر. ئێمە ئێستا لە شاری سلێمانی لە ساڵی 2011 ماستەر پلان بۆ ئەم شارە دانراوە بۆ گواستنەوەی گشتی باشە. بەڵام کاتێک کە تۆ دیتە سەر بواری جێبەجێکردن حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ ئەولەوێتی کاری من دابینکردنی موچەی فەرمانبەرەکانمە. پارەم لەبەر دەستان نێ بتوانم ئەم پرۆژەیە جێبەجێ بکەم. وە کاتێک کە باریدارای حکوومەتی هەرێمی کوردستان باش بوو هەنگاوی زۆر جددی نابۆمە. بۆ نمونە هێڵی ترام لە شاری سلێمانیە بە پرۆژەی نزیکەی وەک لە یادم بێ 3 ملیۆن دۆلار بوو. پرۆژەیەکی جوان ڕێک و پێک دیزاین و شتەکەی هەموو شتێک تەواو بوو. بەڵام کاتێک کە تەواو بوو لە بەغدا بودجەی هەرێمی کوردستان بڕە. ئەم پرۆژێ پێویستی بە پارەیەکی زۆرە. خۆ ئەم پرۆژەیە زۆر زەرورە پەیوەندی بە هەموو تاکێەوە کەتی گواستنەوە و کاتێککە پەیوەندی بە ژیانی هەموو تاکێکەوە بە دەوڵەمەند و بە فەقیر بە بەرپرس بۆکان. بۆ نمونە ئێمە بێ لە دامەزرانی سکەی پێتار دەکەینەوە لە هەرێمی کوردستان تەنانەت واژۆش کراوە بەستەکە. کاتێمە جارێک خاوەنی سیستمی کاتچێ ڕێک و پێکنی بۆ دەچین بۆ ئەوەیە بەدڵنیەوە من پێداڵم ینی ئێستا ئەوەندەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بێ بەڕاستی دوو پرۆژەمان هەبێ. باشە پرۆژەیەکیان بۆ پلانی کاتی بێ ئێستا لە ئێستا چی بکەین دانیشکەشیان پلانێکی استراتیژی بێ. هێڵی سکەی بابڕێن شەمە نەفەر شتێکی زۆر زەرورە کە ئەبێ لە هەرێمی کوردستانە هەبێ. بەڵام تۆ هەتاوەکو پاسی هێشتاوێک لەناو نەبێت چۆن دەشی سکی قوتاردادنی. یعنی بەڕاستی ینی ئەمە کە ئەڵێن لە بەهای ئەو شەمە نەفەرە کەم ناکەینەوە زۆر زەرورە. بەڵام وەرە من شتێ زەڕوترمێ بۆ نمونە کەسێک یەکێ خەریکە ئەخینکە لە تونیانێکێک خەریکە ئەمرێ لە برسان تۆ بەهانەی کامیانەوە ڕۆی هەڵبەتەوەیکی خەریکە ئەخینکێ لە بەرەوەی کە پێویستی بە قومێگاوە نانەکە توزە تەحملەکە ئەمەش ئاوای لێ هاتووە. یعنی بۆیە ئێمە بێ بەڕاستی پێداچوونەوەیەکی گەورەکان باشتر لەوەی کە دەسەوسان و بەدڵنیایە منە ئەزانی چۆن من هەمیشە وتمە هەنگاونان لە هەر پرۆژەیەکە زۆر باشتر وەک لە شوێنی خۆوان بوەستی. ئەیتر بە وشەیەک بێ بە هەشتێک بێ هەنگاوێکی جددی بۆ منرە باشتر لۆی پرسیار و لەما یەک خولەکە وەڵامەکەم دەوێت دەگەر ئازێت نوێترین پرۆژە چییە بۆ چاکردنی سیستمی هاتوچۆینە ئەو شار وەکو گواستنەوە بە هەمانگەی گەڵ هاتوچۆی سلێمانی هیچ پرۆژێکی نوێتان بەدەستەوەیە؟ تازەترین شت ئەوە بوو کە لە مانگی ڕابردووە دوا قۆناغی پرۆژەی ماستەر پلانی شاری سلێمانی کە ئەمە ئێستا هەموو قۆناغەکانی تەواو کراوە و دراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بیخاتە بواری جێبەجێکردنەوە. دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە؟ وەڵاهی ئیتر جارێککە دەبێ بێنەوە سەر ئەوەی ئایا گیرفانی حکوومەتی هەرێم بەشی ئەوەی تێدایە بتوانێت ئەو پلانە جێبەجێ بکە کە ئەبێ حتمما هەرە بێ جێبەجێ دەتوانێت سیستمێکی هاتوچۆی بەدڵنیاییەوە گرفتی هاتوچۆ بە ڕێژەی لە 195 لە شاری سلێمانیان نەهێڵ. زۆر سپاس بۆ بەڕێز سودەت محەممەد بەڕێوەری گواستنەوەی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانتان. بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە ماڵتان ئاوادان بێت.